تا ئێستا حکوومەت ئەوەی کە کردوێتی لە ڕێگەی وەبەرهێنانەوە دیارە کۆمەڵەیە یەکەی زۆر کراوە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ئەو یەکانە لە بەرژەوەندی کۆمەڵی خەڵکی داهات مامنەوە ناوەند یاخود دەسەڵاتدارا بووە کە ئێمە کێشەکەی ئێمە بە گشتی خەڵکی کەم دەرامەتە ئێمە کەم درامەتێکی زۆرمان هەیە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ئەو یەکانەی کە کراوە دیارە چارەسەرەکەی نەگەڕاوەتەوە بۆ خەڵکی کەم دەرامەت و فەقیر کە ئیسفادەی لێکە ئەوەی کە ئێستا ئێمە دڵمان پێی خۆشە و یاخود با بڵین وەکو کۆمەڵە ئێمە خۆشمان چەند ساڵە هەوڵمان بۆیاوە ئەو یاسای ژمارە حوتی ساڵی 2010ەیە کە سەبارەت بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت لە ڕێگەی حکوومەتەوە دیارە کە ئەو یاسایە پەسەند کراوە ئیسە سەرجەمکارەکانی دراوتە دەست وەزارەتی ئاوادانکردنەوە بە ئومێدی ئەوین کە لەم ساڵەوە دەست بکرێ بە دروستکردنی ئەو یەکانە کە بەبێ پێشەکی تا 25 ساڵ لە هاوڵاتی وەربگیرێتەوە. دەوترێت کرێچێتی یان کرێنشینی سیستمێکی جیهانیە و لە هەموو جیهاندا هەیە بۆچی ئێوە واجەختەکەنەوە کە تەنیا کێشەیە لە کوردستانە هەیە؟ ئێمە جەختمان نەکردەوە کە تەنیا لە کوردستان هەیە بەڵام ئێمە ئەڵێن دیارە پلان هەیە لە وڵاتانی تر بۆ چارەسەرکردنی قەیرانی نیشتەجێبوون پلانی تایبەتی خۆیانیان هەیە ئەو ئێمە ئەگەڕێنینەوە بۆ ئەوەی لە عێراق یاخود لە هەرێمی کوردستانە کە پلانێکی تایبەت نییە بۆ چارەسەری کێشەی نیشتەجێبوون بۆ هۆیە کە ئێمە هاوارەکەین کە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کرێنشینێکی زۆر هەیە ئەگەر بەرنامە و پلانێکی تایبەت هەبێ بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لە ڕێگەی حکوومەتەوە دیارە لە لای ئێمەش وردە چارەسەری ئەو قەیرانە ئەکرێت. ساڵانە لە بودجەی گشتی چەند بڕی پارە تەرخانەکرێت بۆ کری فەرمانگە حکوومیەکان و ئەم ڕێژەیە ساڵانە بەرەو زیادبوون نەچیان بەرەو کەمبوون؟ بەڵێ لەگەڵ ئەوەی کە ساڵانە لە پرۆژەکانی وەبەرهێنان بڕێکی دیاریکرا و ئەو بڕەبرێکی زۆری شەدانراوە بۆ دروستکردنی بینای حکومی و خوێندنگا و هەروەها لە بودجەی بەکاربەریش بڕێک پارەدا ئەنرێت بۆ دروستکردنی بینای حکومی بەڵام لە بەرامبەرە ئەگەر بەراوردێکی ساڵی بودجەی 2009 و 2010 و 2011 بکەین سەیرەکەین کری بینا حکومیەکان زیایی کردو بۆ نمونە لە ساڵی 2009 ئەو بڕەپارەی دانراوە بۆ کرێی بینا حکومیەکان 25 ملیار و 447 میلیۆن دینارە لە ساڵی 2010 ئەم بڕێ لە باتی کەم کا زیایی کردو بۆ بە 33 ملیار و 841 میلیۆن لە ساڵی 2011 بۆتە 42 ملیار و 575 میلیۆن دیلار کەواتە لە باتی ئەم بڕی کرێیانە کەم بکە بەداخەوە زیایی کردووە کە ئەمە بە ئاشکرا دیارە بە هەدەردانی سامانی گشتیە. لە سنووری پارێزگای سلێمانیە هیچ ئامار و داتایەکتان لەبەر دەسایە چەند فەرمانگەی حکومی کرێتیە؟ بەڕای من ئەوەی کە لەبەرسی ئێمە داتای ناڕسمیە داتاکانی ئێمە لە خەڵقەوە بیستمانە ئەو فەرمانگانەی کە لە سنووری پارێزگای سلێمانیان نزیکەی 150 فەرمانگە لە شاری سلێمانیە کرێچین کە بەڕای من ئەمە کارەساتێش گەورەی لە مەرێمەیە. بەداخێکی زۆرەوە جاران ئەیانوت خەڵک کرێکی حکوومەتە بەڵام ئێستا حکوومەت کرێکی خەڵقا خۆی بەڕاستی ئەم گرفتەوە هاتووە لە بێپلانی حکوومەت هەرێمی کوردستان هەر لە ساڵی 1992 سەرەتای دروستبوونیەوە زۆر شوێنی تازە ئیستیحداث کراوە بەڵام بیر لەوە نەکراوەتەوە بینای بۆ دروستکرێت. ئێمە کۆنجومەنی پارێزگای سلێمانی بەنامەیەکمان دانا بۆی کەوا بتوانین بۆ هەندێک لە فەرمانگەکان شوێنی کاریان بۆ دروستکەین. ئێستا بۆ نمونە منتام چەندینی منو پێ بڵێم ئێمە توانیمانە بۆ شارەوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دوو بینایی زۆر جوان دروستکەین کە شایستەی شارەوانی سلێمانی بێت وەجگە لەو ئێمە توانیمانە دوو بینای ئاسایش بۆ ئاسایشی سلێمانی دروست بکەین و ئێستا ئەو بینایانە توان بڵێم شیاوین بۆ کاری ئاسایشی خۆیان. ئێمە کۆنجومەنی پارێزگای سلێمانی لە بەرنامان بوو بەڵام بەداخەوە لەبەرەوەی کار بە یاسای لامەرکەزی نەکرا لە هەرێمی کوردستانە و ئەو بودجەی کە بە ئەنجومەنی پارێزگا گەشتووە لە ساڵ دوو ئەو بودجەیە کە دەگاتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئێمە نەمانتوانی بەڕاستی تەسویرێکی زۆرمان هەبێت لەسەر ئەوەی کە حکوومەت وا بکەین لە کرێچێتی دەری بکەین. عادەتەن سعر لێرە کە خانوێک بگری بەکرێ لە دەوری 1200 بۆ 1500 دلار زۆر جارەچێتە 2000 دلار بۆ 3000 دلارێکی تیاوەش کە ماڵێک ناتوانێت داهاتەکەی چەند بێت و 1000 دلار با بەکرێت چەندی شەخوا ناتوانێت دابینی کە لەبەرەوە زیاتر بۆ فەرمانگەکان و کۆمپانیاکان بەکاردێت. بۆ فەرمانگەیەک گەگەر خانوویەکی 200 مەتری بۆ فەرمانگەیەک بگری بەکرێ لێرە چەند نرخەکەی؟ ئەکەیتەوە سەر بینا کە تازە بێ فەرقەکە کۆن بێ بەس عادەتەن لە 1200 دلار بۆ 1500 بۆ 2000 دلار زۆر کات. بەنمونە نووسینگەی بەڕێزە لەژێر نزیکی سندیکای ڕۆژنامە نووسانە بینای سندیکای ڕۆژنامە نووسان کرێ؟ بەڵێ. نرخەکەی ئەو چەنە؟ ئێستا 1000 دلار و بینای سندیکای ڕۆژنامە نووسانیشی خزمێکی خۆمە و ئێستا پێیان وتۆ چۆڵی کە لەبەرەوەی کرێکەی کەمە. حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی کە حکوومەتێکی حیزبیە نەیویستووە لە ڕابردووە مؤسسەکانی لە بینای خۆیانە بن بۆیە زیاتر
پەنای بردۆتە بەر ینی پلانێکی پێویستی نەبوو بۆی کە حکوومەت دایرەکانی حکوومەت لە کرێچێتی ڕزگار بکەوە زۆربەی کا دەبینین کە فەرمانگەکان کرێچی بوون ئەمەش بەشێکی پەیوەندی بە زۆری فەرمانگەکانی حکوومەتەوە هەیە لە وڵاتانی پێشکەوتوو ئەوەندە فەرمانگە نییە و زۆربەی کادە و فەرمانگانە دراون بە کەرتی تایبەت وە کۆمپانیەکانی کەرتی تایبەت دەوەرکانەی فەرمانگە حکوومیەکان جێبەجێکن بەڵام لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کە فەرمانگەکان ئەرکەکانیان نەدراوە بە کەرتی تایبەت و حکوومەت خۆی ئەمەرکانە جێبەجێکا دەبینیت ژمارەیەکی زۆر فەرمانگە هەیە کە لە خانووی کرایە و ئەم بودجەیەکی زۆریش ئەڕوات بۆ کرێی خانوو لە کاتێکایە ماتوانین ئەو بودجەیە بەکاربهێنینەوە بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان ویان ئەکرا هەر بەو کرێی کە ساڵانە حکوومەت ئەیداد بە سەحەبی خانوو لە شارەکانە ئەیتوانی بە هەمان ئەو کرێ خانوو بۆ مؤسسەکانی خۆی دروستکە و ڕەنگە بە 2 ساڵیان بە 1 ساڵی کرێی هەر بینایەک لەو بینایانە بیتوانیا یەکێک خانوویەک بۆ فەرمانگەکەی خۆی دروست بکە. ئەگەر نمونەیەک وەربگرین بۆ نمونە ئیدارە محەلی شاری سلێمانی کە سەر بە محافظی سلێمانی بوو لە چەند ساڵی ڕابردووە پێشەوەی بینای نوێی محافظی سلێمانی دروست کرێتچی بوون ئەم بینایە لە 1 ساڵدا 114 ملیۆن دیناری یاوە بە کرێی بینا لە کاتێکە هەمووان نەزانین کە بە 114 ملیۆن دینار توانرا بینایەکی باش بۆ ئەو فەرمانگەیە دروست بکرێت و هەروەها حکوومەت هێرێمی کوردستان لە ساڵی 2006 تەنیا لە ئیدارەی سلێمانی 628 ملیۆن دیناری یاوە بە بۆ 1 مانگ یاوێتی بە کرێی خانوو و لە ساڵێکە 7 ملیار و نیوی یاوە بە کرێی خانوو کە ڕەنگە بەم مەبلەغە گەورەیە بتوانرایە دەیان مەکتەب و نەخۆشخانە و بینایی تر دروست بکرایە ویان ئەو ئەرکانەی کە ئەو فەرمانگانە هەیەە ئەگەر بدرانایە بە کەرتی تایبەت حکوومەت دەیتوانی بەو پارەیە کەرتی کشت و کاڵ ویان کەرتی پیشسازی ویان کەرتەکانی تری هەرێمی کوردستان بوەژێنێتەوە و پێم وایە پشکێکی گەورەی داهاتی هەرێمی کوردستان ڕۆیشتووە بۆ کرێی خانوو کە دەتوانرا سێکتەرەکانی تری هەرێمی کوردستانی پێ بژێنرێتەوە. ڕۆژانە لە دام و دەستگاکانی ڕاگەیاندنەوە جۆبیستیەوە بین هەندێک لە بیناکانی حکوومەت کە لە دەست حیزبیان لایەنەکانی دیکەیە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت بەڵام وەک بەڕێز باسێکەکەی هێشتا ڕۆژانە ئەم بڕێی کرێ بەرەو زیادبوو نەچێت کە حکوومەت دەیدا بە کرێ ئەمە ئەم کاوکێشەیە چۆنەوە هەر هێشتا هەر کرێ زیاد دەکات. بەڵێ ئێمە ئەگەر بە جوانی دیقەت لە مەسەلەیە بین ئەوەی کە جێڕاوەتەوە بینا حکوومیەکان کە لە لای حیزب بووە زۆر کەمە وەک دڵۆپێ ئەو وایە لە دەریایەک ئێمە ئەگەر ئاوا بە وردی تەماشای هەموو شار و شارۆچکە و قەزا و ناحیەکان و شارە گەورەکان بکەین بەشێکی زۆر و دیاری بینا حکوومیەکان ئێستا حیزبتایەتی و ئەوەی گێڕاوەتەوە زۆر کەمە بۆیە ئەبوایە ئەم بینایانە بگەڕێنەوە لەگەڵ ئەو بیناکەمانش کە گەڕێنراونەتەوە هێشتا کرێکە زیایی کردووە نەکرد ئەمە جاری وا هەیە حکوومەت هاتووە هەنێک لە بینا حکوومیەکانی خۆی یاوە بە کەرتی تایبەت یا بە کۆمپانیەکانی نزیک لە حکوومەت کردوانە بە پرۆژەی کەرتی تایبەت بۆ نمونە مەسلحەی پاسی سلەیمانی بۆ نمونە خوێندنگای فریشتە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە کە ئێستا کراوە بە کاسۆمۆڵ و ئەمانە و چەندین نمونەی کە من ئەگەر بەراوردێکی کە بکەین لەو بڕەپارانەی کە دانراوە بۆ پرۆژەی وەبەرهێنان کە ئەمانە بەشێکی بۆ بینایی حکومی خوێندنگایە هەر بەراوردێ بکەین لە بینی بودجەی 2009 و 2002 2011 لە ساڵی 2009 تریلیۆنێک و 599 میلیارد دینار دانراوە بۆ پرۆژەی وەبەرهێنان لە ساڵی 2010 بووەتە تریلیۆنێک و 792 میلیار لە ساڵی 2011 بووەتە 4 تریلیۆن و 150 میلیار ئەم پارە زۆرە کە بەشێکی زۆری ئەچێ بۆ بینای حکومی بەڵام لە بەرەمبەرە حکوومەت هێشتا کرێت چییە هەروەها لە بودجەی بەکاربەر چەند بڕەپارەیەک دانراوە بۆ دروستکردنی بینای حکومی بۆ نمونە لە ساڵی 2009 19 میلیار و 679 میلیۆن دینار دانراوە لە بودجەی ساڵی 2010 37 میلیار و 885 میلیۆن دینار دانراوە لە بودجەی ساڵی 2011 28 میلیار و 442 ئەبەبوورە 224 میلیۆن دینار دانراوە کەواتە لەگەڵ ئەوەی لەم ساڵانە لە
پرۆژە وەبەرهێنەکان لە پرۆژەی لە بودجێ بەکاربەر پارەیەکی زۆر ئەچێ بۆ بینای حکومی بەڵام لە بەرامبەرە حکوومەت هەر کرێچیە و ساڵ بۆ ساڵ ڕێژەی کرێکەی بەرزەبێتەوە. بەکرێگرتنی بینا لە چەند ساڵی ڕابردووە بوو بەهۆیەوەی کە خەڵک هاوڵاتیانی ئاسایی یەکەی نیشتەجێبوونیان بە نرخێکی کەم دەست نەکەوێت، ینی کرێی نیشتەجێبوونی لەسەر هاوڵاتیانیش زیاتر بوو دایرە حکومیەکان و هەروەها ئێستا کە ئەنجومەنی وەزیران لە هەولێرە و فەرمانگەکان زۆربیان لە هەولێرن ڕەنگە بە هەمان شێوە کرێی خانوو لەسەر هاوڵاتیانی پارێزگای هەولێر و بەتایبەت سنتەری شاری هەولێر زیای کردبێت بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە فەرمانگە حکومیەکان بە هەمان شێوە لە هەولێریش لە کرێیان ئەمە کاریگەری ئەو بەکرێگرتنانەی خانووە کە حکوومەت کردوێتی و نەیتوانیوە خۆی لە کرێچێتی ڕزگار بکات. سەرباری گرفتەکانی دیکەی هاوڵاتیان لە بەرامبەر ئەو بینایانەی کە لەلایەن فەرمانگە حکومیەکانەوە گیراوە بکرێ، یەکێکی دیکە لە کێشەکانی هاوڵاتیانەوەیە ئەو بینایانەی کە فەرمانگەیەکی تێدایە هیچ مەرجێکی ئەو فەرمانگەی تێدانیە کە کاری تێدا دەکات، واتە خودی ئەو بینایە لەگەڵ ئەو کارەیە ناگونجێت کە فەرمانگەکە پێی هەڵەسەیە. بۆ نمونە کە بەداخەوە تۆزێ لەمە پێش بەرگری شارستانی بەختیاری کە بەداخەوە نیانێشوێنە بگرین لە بینایەکدایە ئەم بینایە خانوویەکی ئاساییە لە کاتێکە دەبوو بەرگری شارستانی لە بینایەکی گونجاوە بواە کە لەگەڵ ئەو کارەدا بگونجێت. ئەمە سەرباریەوەی کە خودی بیناکە قەتعی پێوە نییە، واتە هاوڵاتیان بە هیچ نازانن کە ئەمە فەرمانگەی بەرگری شارستانیە. ئەسڵەن ئەو خانوانە بۆ نیشتەجێت دروستکراون، خانوو بۆ فەرمانگاکان بۆ شوێنە گشتەکانەوە ینی نەخشەی خۆی هەیە و ئینی خۆی هەیە ینی ئەوانە ناگونجێن. بینیمانە کاچینە فەرمانگەیەک لە خانووی کریان هیچ ژوورەکانیان بۆ نەگونجاوە، ینی بە زۆر گونجانویانە، ینی چۆنەڵی خانووی شوێنە گشتەکان پێویستە بۆ شوێنی گشتی دروست بکرێت. پێویستە سەرن ئەو خەڵکانی کە ڕووی تێکەن گەراجی پارکی سیاری هەیە بێشتێ بێت نییە لە خانوویکی سەکەنیە ئەو شتانش ینی دروست نابێت لەبەر نەوەڵا نەگونجاوە. بوونی فەرمانگە لە ناو گەڕەکەکانە بەڕاستی ئێستا بۆتە کێشەیەک بۆ هاوڵاتیان بەگشتی. بۆ نمونە فەرمانگەیەک زۆر قەرباڵغی لەسرە سیارەی هاوڵاتی هەیە، سیارەی خەڵکی بڵین فەرمانبەرەکان خۆیان هەیە لە نزیشی و گەڕەکانە ڕایەگرن یان لە بەردەرگای ماڵێکتا ڕایەگرن. ئەمە بەڕاستی کێشێژی گەورەیە. من بۆ خۆم نمونەی وازەحم لایەکە لە شاری سلێمانیا فەرمانگە هەیە کە بەرامبەرەکەی ڕێک ماڵێکە نووسراوە بۆ فرۆشتن، لەو لایەوە ماڵێک ترە نووسراوە بۆ فرۆشتن. هەر بۆ نمونە من برادێکم بە تەمای خانووکڕین بوو، من ئەوەم بۆ دۆزیەوە وتی بابە کابرا خۆی ئەیفرۆشێ لە بەرەوەی قەرەباڵخە کێشەی بۆ دروست بووە، ئیزعاج بووە بەبوونی سیارەوە بەبوونی هاوڵاتیوێت. تەنانەت ئەو فەرمانگەیە کەسێکی کاسب گەنجێک یەک ڕێڵ لەویایە بچۆنەڵی عەرەبانەیەک دانێ ئەیکا بە لەفە فرۆشتن، ئەماوەنەی تر قەرەباڵخەیە، لەو لاوە کەسیشکە ئیستینساخێ دانێ، لەو لاوە کەسیش تر ئیتر عریزە نووسە. ئەمە بەڕاستی کێشەی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. ئەو فەرمانگەی کە ئێتە گەڕێکی لە هەر شوێنێک ئەو گەڕەکە کۆمەڵی خصوصیاتی خۆی هەیە، مناڵیان هەیە، ئافرەتیان هەیە دێنە دەرەوە، کاتێک کە ئۆتۆمبیلیان هەیە حاڵەتی نەخۆشییان هەیە، جاری وای بەردەمی گەراجەکەی گیرێت کابرا ناتوانێت سیارەکەی دەرکبی مناڵەکەی بەرێ بۆ خەستەخانە لەبەرەوەی ئەو فەرمانگەیە قەرەباڵغێکی لەمەتیخکە دروست کردووە. حتممە تەسیری هەیە بەڵێ ئەمە شارەکرێت بۆ بێبەرنامەی فەرمانکان خۆیان یەکەم جار ئێڵێم و پاشان بۆ بێبەرنامی وەزارەتەکانیان و پاشان بۆ بێبەرنامەی وەزارەتی پلاندانن. پێویستە هەمومان بە ئێمەشەوە ئێمەش بەشێکی نەو گرفتە ڕومانتیە کارەبەریکەوە بودجەیەکمانە بەرەسای ئەم بودجەی ئەنجومەنی پارێزگاکانە کە بۆ پەرەپێدانی هەرێمەکان و ئێمە هەچ فەرمانگەیەک
هات بێت بۆ لای ئەنجومەنی پارێزگا ئێمە بە جۆری توانە بە جۆری ئەو بجێ کە بەرەسمانایە توانیمانە هەم لە ناحەکان و هەم لە قەزاکان و هەم لە پارێزگای سلێمانیە هەندێک شوێن بکەینەوە بۆ ئەوی کەوا شوێنی حەوانەی دایرەکان بێ بەداخەوە ئەو شوێنانی کە دەگیرێن بکرێ ئەوە لەبەر چاو ناگیرێت تا چەند بۆ ئەم دایرەیە گونجێت یعنی بۆ نمونە تۆ ناکرێ بچی خانوویە بکەی بنکەیش تەندروستی ناکرێ بچی خانوویە بکەی بە شوێنی پۆلیس ینی ئەوانە هەندێک لەو دایرانە قوسەیش تایبەتی خۆیان هەیە یعنی پێویستە هاوڵاتیان کە ئەشنە ئەو دایرانە بە ڕێزێکی زۆر زۆرەوە پێشوازیان بکرێ بەڵام بەداخەو لە فەرمانەکانی ئێمەیە لە کاتێک کاچی بۆ سەردانی فەرمانگایەک شوێنی سیارەکەو نییە و هەندێک جار لەگەڵ خانووەکانی کە لێکی ناکەیتەوە یعنی هەمان ستایل و هەمان بینایەکە خانوویەکی تایە بۆیە من پێم وایە ئەمە گرفتێکی گەورەیە و ئەمە عیبێکی گەورەیە کە بەشە لە عیبەکە دەتوانم بڵێم هەموو لایەنە پەیوەنددارەکان ئەگرێتەوە بە ئێمەشەوە. هەیە لە ئێستادا چەند فەرمانگەی حکوومەت لە کرێچێتیدایە پەرلەمانێکی کرێتی و حکوومەتێکی کرێتی لە توانایدایە کێشەی کرێچێتی چارەسەر بکات لە کوردستاندا کێشەی کرێچێتی بە حکوومەتێکی کرێچی چارەسەر ناکرێت بەڵام لە هەمان کاتا پێویستە ئەم حکوومەتە کرێچیە بیر لە بەرنامە و پلانی چوونیە بکاتەوە بەڕای من هیچ کێشەیەک نێ چارەسەری نەبێت بەڵام پێویستی بە پلانی چەند ساڵە هەیە پلانی 5 ساڵی پلانی 10 ساڵەیی و ئەتوانیت تۆ هەنگاو بە هەنگاو بەپێی بەو بەرنامەیەکەوە بۆ داناوە حکوومەت لە کرێشێتیەوە بکەی بە حکوومەتێکی ڕاستەقینە و خەڵکیش بوا لێ بکەی کە هەمویان ببن بە خاوەنی شوێنی خۆیان بۆی هیچ نەبێ مافیان لە ژیانە پارێزراوێت. ئێوە خۆتان وەکو پەرلەمان چەند بیناتان گرتۆ بەکرێ؟ ئێمە بەشێکی زۆری نووسینگەکانمان ئێستا کرێیە ئێستا ئەم بینایی ئێمە کەتیای نووسینگەی سلەیمانی بۆ شارێکی گەورەی وەکو سلەیمانی بەداخەوە کرێچین لەگەڵەوەی چەند هەوڵێک دراوە و چەند جار داوامان کردووە کە بینا بکڕێ بۆ هەموو نووسینگەکان لە سلەیمانی لە دوهۆک لە سۆران لە زاخۆ لە خەڵەبجا و ئەمانە لە کرێچیەوە بگەڕێنەوە بۆ خاوەنی پەرلەمان لەگەڵەوەی پەرلەمان بودجەیەکی گەورەی هەیە لە باتی ئەمە نەکراوە ئێستاش بەشێکی زۆری بیناکانی نووسینگەکانی پەرلەمان بەداخۆ لە کرێیان. چارەسەری مەسەلەی کرێچێتی بە پەرلەمان و حکوومەتێکی کرێچیە کرێ؟ بەدڵنیاییەوە نەخێر. چی بکرێت بۆ چارەسەرکردنی مەسەلانە؟ بەڵێ دیارە ئێمە باسی دوو مەسەلەمان کرد لەم بەرنامەی بەڕێستا یەکەم ئەوەی خەڵک کرێچیە ئەوەی کە حکوومەت کرێچیە بۆ مەسەلەی ئەوەی کە خەڵک کرێچیە پێویستە پەرلەمان ساڵانە ئەو بڕەپارەی دای ئەنێ بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خێزانەکەم دەرامەت و مامناوەندەکان زۆر زیاد بکە لە بەرامبەرە ئەوەی سندوقی نیشتەجێبوون بگوێزێتەوە بۆ پرۆژەی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خێزانەکەم دەرامەتەکان لەبەر ئەوەی بە تەجربەی ئەم چەند ساڵە دەرکەوت خەڵکی مامناوەند و خەڵکی هەژار سوود لەم پرۆژانەی سندوقی نیشتەجێبوون وەرناگرێت و پارەیەکی زۆر بە هەدەرە ڕوات و ئەرزێکی زۆر ئەچێتە ئەم پرۆژانەوە کە ئەمە هەمووی سامانی گشتیە بۆیە ئەمە ئەبێت ئەرکی پەرلەمانە کە ساڵانە پێ لەسەرەوە دابگرێ بڕێکی زۆر زیاتر لەو سندوقی نیشتەجێبوون تەرخان بکات بۆ دروستکردنی ئەو یەکانە. و بۆ مەسلەی دووەمیان کە مەسلەی حکوومەتە کە خۆی ئێستا کرێچیە ئەمانە بکات یەکەم هەموو بیناکانی کە لە لای حیزبە لە ناحیەکان لە قەزاکان لە شارە گەورەکان هەمووی بگێڕێتەوە بۆ حکوومەت کە ئەم بینایانە بە سەدان بینان ئەمانە هەمووی بگەڕێتەوە حکوومەت چکە خوێندنگەی تایە بینای زۆر گەورەی تایە و پەیمانگای تایە ئەمانە بگەڕێتەوە حکوومەت سوودی لێ ببینێت و هەروەها ئەم مۆدێلەی کە داهاتوە بینای حکومی ئەدرێ بە کەرتی تایبەت یا بە کۆمپانیەکانی نزیای لە حیزب بیکەن بە پرۆژەی تایبەت ئەمانە کۆتایی پێبێت و قەدەغە بکرێت و پەرلەمان بە دوواداچوون بۆ هەموو ئەمانە بکات بە هیچ شێوەیەک ڕێگانەیە حکوومەت بینای حکومی و کەرتی گشتی بخاتە خزمەتی کەرتی تایبەتەوە. جگە لەمانەی بەڕێزە باسەکەی پێویست نییە هەندێک لەو فەرمانگانەی کە بیناگرن بەکرێ کری ساڵێکی ئەم بینایی خۆیان نەتوانێت باشترین بینای پێ دروستکات دروستکردنی بینا بۆ فەرمانگە حکوومیەکانی کیتر نییە لارکەکان
بەڵێ بە دڵنیاییەوە من هەموو ئەو بەراوردەی کە کردم لە بودجەی ساڵی 2009 بۆ 11 ئەوە دەرەخات کە پارەیەکی زۆر تەرخانەکرێت بۆ بینای حکومی ئەگەر یەکەم ئەم بینانە دروست بکرێت چونکە یەکێ لە کێشەکان ئەوەیە کە ساڵانە بودجە زۆر درەنگاتە پەرلەمان دوای وێ گاتە پەرلەمان لە درەنگ وەختا پەسەند دەکرێت و پرۆژەکان ناچنە بواری جێبەجێکردنەوە کە ناچێتە بواری جێبەجێکردنەوە پارەکەش چارە نووسیان نادیارە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە تا ئێستا حکوومەت کرێچی بێت ئێمە ئەگەر بین حکوومەت لە مانگیدا بودجێ خۆی بنێرێ پەرلەمان پەسەندی بکە و پرۆژەکان بچنە بواری جێبەجێکردنەوە ئەو هەموو بینا حکومی و خوێندنگایانەی کە لە بودجەیە ساڵانە پەرلەمان پەسەندیەکە بچنە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیاییەوە بە چەند ساڵێک حکوومەت لە کرێچێتی ڕزگاریە بێت ئەو کەسێک کە ئەتوانێت چارەسەری ئەم خەڵکە کەم دەرامەتەکە بۆ دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ هەر تاکێکی ئەم کۆمەڵە یاخود بۆ هەر خێزانێکی ئەم کۆمەڵەی ئێمە یاخود سەرجەم هاوڵاتیانی شارەکانی هەرێم تەنها لە ڕێگەی حکوومەتەوە کە ئێستا ئەوانیش ئەو یاسایان پەسەند کردووە وەکو باستم کرد بە ئومێدی ئەوەین کە ساڵانە بڕیاری خوان برنە سەر و تەنها قسە پێکردن نەبێ و ساڵانە یەکە دروست بکرێ بۆ ئەو خەڵکە کەم دەرامەتەوە بە مستحقی بدرێ بە خەڵکێکی زۆر کەم دەرامەت کە کەسێکی دەر ئیسفادەی لە نەکا بەدل لەوانەی کە پێویستیان بە یەکەی نیشتەجێبوون و باری ئابووریان لە ئاستێکی نزمدایە پێشترەمە کراوە کە تۆیڵی پێشتر وەکو باسم کرد ئەو یەکانی پێشتر کراوە بۆ خەڵکی کەم دەرامەت نەبووە بەڵام ئێستا بە پێی یاسایە پەسەند کراوە لە ناو پەرلەمانە کە هەموار کراوەتەوە یاساکە بەس دەنگی سەرجەم پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان و یعنی ڕای گشتیش ئەمە بڕیارێکی باشە ئەگەر بکەوێتە بواری جێبەجێکردن بە پلانێکی تۆکمە حکوومەت هێرێمی کوردستان پێویستی بەو هەموو فەرمانگەیە نییە هەر کاتێک ئەمەی کرد ئەو بینانێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و مڵکی دەوڵەتن دەتوانرێت بەشی حکوومەت هێرێمی کوردستان بکات ئەمە لەلایەک و لەلایەکی تر حکوومەت هێرێمی کوردستان ژمارەیەکی زۆر فەرمانگە و بینای هەیە کە بەدەست حیزب و هەندێک لایەنی سیاسیەوەیە ضرورە ئەم بینایانە و ئەم مڵکانە وەربگیرێتەوە حکوومەت هێرێمی کوردستان بەکاری بێنێت بۆ فەرمانگەکانی خۆی کە ئەمەش بۆ شایەکی تر پڕکاتەوە وا لە حکوومەتەکە کە پێویستی بۆ نەبێت لە خانووی کریا موەسسەکانی بەڕێوەبەرێ و ئەتوانێت لە مڵکی خۆیان بەڕێوەبەرێت بۆ هیواین لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەن توانی بێتی لە ئاست پرسیار و تێبینیەکانی ئەوەی بەڕێزدا بێ و سەرنجی حکوومەت و پارلەمان ڕاکێشین بەلای ئەم کێشە هەنووکەیەدا کە کێشەی کرێچێتیە لە هەرێمی کوردستان هیوادارین تا بەرنامەی ئایندا هەم کێشەی کرێچێتی لە کوردستاندا بە یەکجارەکی چارەسەر بێ و هەموو لایەک بەدەم خەمی ئەم وڵاتەوە بین تا شەنی ئایندا شاد و کامەران بن.